بۆ ڕایگشتی هەرێمی کوردستان بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان، بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێز وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێز پارێزگاری هەڵەبجە بابەت ڕوونکردنەوە. دوایەوەی دانیشتوانی خوڕماڵ لە ڕێکەوتی 4/1/2023 کەمپینێکیان پێگەێنا بە مەبەستی هێنانەکایی قەزای خوڕماڵ. دوای زیاتر لە دەیان کۆبوونەوەی بە فەرمی داواکاری خۆیان ئاراستەی لایانی پەیوەندیدار کرد بە مەبەستی کردنی ناحەیەی خوڕماڵ بە قەزا. حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمانی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێم لە ڕێکەوتی 30/7/2023 بڕیاری بە قەزاکردنی خوڕماڵی ئاراستەی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان کرد بۆ تەواوکردنی ڕێکارە ئیداریەکان. دوجار بەڕێز سەرۆکی هەرێم لە ڕێکەوتی 3/6/2024 فەرمانی هەرێمی بە قەزاکردنی خوڕماڵی واژۆ کرد. دەبوو لە زووترین کاتدا و فەرمانە بچێتە بواری جێبەجێکردنەوە کە خەڵکی خوڕماڵ دووجار شیرینیان بۆ نێەوە بەخشیەوە. بەڵام بەداخەوە دوای نزیکەی ساڵێک لە فەرمانی هەرێمی و 2 ساڵ لە فەرمانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تێدەپەڕێت هێشتا ئێستەیش خوڕماڵ هەر ناحیەیە و نەکراوە بە قەزا. دوێنێ وەزارەتی پلاندانانی حکوومەتی فیدراڵ نەخشەی بە پارێزگابوونی هەڵەبجەی ئاراستەی سەرۆکایەتی کۆمار کردووە. بەداخەوە دیسان خوڕماڵ وەکو ناحیە ناوزەت کراوەتەوە. ئەمەش نیگەرانی و تووڕەیی خەڵکی خوڕماڵی بە دوای خۆیدا هێناوە. بۆیە ئێمە وەکو تۆڕی ڕێکخراوەکان، چالاکوانانی مەدەنی، نوێنەری زۆربەی لایەنە سیاسیەکانی خوڕماڵ داوای جێبەجێکردنی ئەم سێ خاڵە دەکەین بە زووترین کات. بە پێچەوانەوە هەموو ڕێکارێکی مەدەنی دەگرینە بەر لە گردبوونەوە و ناڕەزایەتی و تەنانەت خێمە هەڵدانیش. یەکەم، ئەگەر بەڕاستی خوڕماڵ قەزایە و حبر عەلە الوەرەقە نییە، ئەوە دەبێت لە ماوەیەکی دیاریکراودا کەسێک وەکو قایمقامی خوڕماڵ دیاری بکرێت. بەلامانەوە گرنگ نییە ئەو کەسە لە چ لایەنێکی سیاسیە، گرنگ ئەوەیە خەڵکی خوڕماڵ بێت یاخود مدیر ناحیەی یاسای خوڕماڵ بکرێتە قایمقامی خوڕماڵ بە وەکالەت بۆ ڕاپەڕاندنی کارەکان تاوەکو تەشکیلەی حکوومەت دەکرێت و لایەنەکان ڕێگەکەون لەسەر دانانی قایمقام. دوو، چاکردنەوەی ئەو هەڵەیەی کە لە نەخشەی نوێی پارێزگای هەڵەبجەدا کە دەبوو پارێزگاری هەڵەبجە و لایەنی ئیداری هەڵەبجە و نەخشەیان نوێ بکردایەتەوە بیان ناردایە بۆ وەزارەتی پلاندانانی عێراق کە بە شێوەیەک خوڕماڵ وەکو قەزا ناوزەت بکرایە نەوەک وەکو ناحیە. نوێنەرانی هەڵەبجە و خوڕماڵ لە پەرلەمانی عێراق بە یادداشتێک سەرۆکۆمار ئاگادار بکەنەوە کە خوڕماڵ قەزایە نەک ناحیە. تۆڕی ڕێکخراوەکانی خوڕماڵ، چالاکوانانی خوڕماڵ، نوێنەری کەمپینی بە قەزاکردنی خوڕماڵ، نوێنەری لایەنە سیاسیەکانی خوڕماڵ بەرواری 28/4/2025 دەکەوێتە یەکەم سەر حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتێکدا کە فەرمانێک دەرەکا بۆ بە قەزابوونی شارێک بۆچی بە دوواداچوون بۆ فەرمانە ناکا. دەبوو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو چۆن فەرمانی بە قەزابوونی خوڕماڵ کردووە بەو شێوەیە داوای لە ئیدارەی هەڵەبجە بکردایە کە یەکێک دیاری بکەن وەکو قایمقام بینێرن بۆ وەزارەتی ناوخۆ بۆ ئەوەی بڕیاری قایمقامی بۆ دەربکرێت. دووەم، لایانی سیاسی ئەم ناوچەیە کەم تەرخەم بوون لەوەی کە هەتا ئێستا یەکێکیان وەکو قایمقام دیاری نەکردو بینێرن بۆ وەزارەتی ناوخۆ. ئایا بزانین لەوێ فەرمانەکەی بۆ دەرەکرێت یاخود لەوێ ڕێگریەکان نەکرێت، کەواتە ئەو شتەی کە ئێستا بەسەر خوڕماڵە یەک دوولایەنەیە. یەکێکیان حکوومەتی هەرێمی کوردستان لێ بەرپرسە وەکوەوەی کە فەرمانی بە قەزابوونی خوڕماڵی دەرکردووە تا ئێستا جێبەجێ نەکراوە. دووەمیش لایانی ئیداری هەڵەبجە و حیزبی حاکم لەم ناوچەیە کە هەتا ئێستا نەیتوانیوە کەسێک وەکو قایمقامی خوڕماڵ ناوزەت بکات و بە کتابێک ئاراستەی وەزارەتی ناوخۆی بکات بۆ ئەوەی موافقەی قایمقامی بۆ بگیرێتەوە.